کۆپەرنیکۆس ئەو شۆڕە زانستیەی حکومە زەمینی و ئاسمانەکانی هەڵوەشاندەوە. نووسەری دیاری میسر موراد وەهبە لە چوارینەی دیموکراسیدا دەڵێت ئەوەی کۆپەرنیکۆس ئەنجامیدا تەنها تیۆریەکی زانستی نەبوو، بەڵکو ئەو لەپاڵ ئەو تیۆرەدا شۆڕشی لە قوڵایی ئاین و باوەڕی کۆمەڵایەتی و سیاسی خەڵکدا کرد. ئەو تیۆریە کلێسای هێنایە جواب، ئەوەی ئەو ساڵانێکی زۆر با چەق و جێگر و نەگۆڕی دانابوو هەڵی وەشاندەوە و لا شوێن ئەوە وتی ئەوەی تا ئێستا با چەقتان داناوە هەسارەیەکە و دەخولێتەوە. نیکۆلاس کۆپەرنیکۆس ساڵی 1473 لە شاری تۆرۆن لە وڵاتی پۆڵەندا لەدایک بووە. هەر لە سەرەتاکانی تەمەنیدا حەز و مەیلی بەلای زانستە جەبرەکان و لە ناویاندا بیرکاری و گەردوونناسی بووە. کۆپەرنیکۆس لە چەندان زانکۆ خوێندوێتی و چەندان بڕوانامەی بەدەستێناوە. لە ساڵی 1491 تا ساڵی 1503 بەردەوام بووە لە خوێندن لە زانکۆ جیاوازەکان و بەدەستێنانی بڕوانامەی زیاتر. بەر لە کۆپەرنیکۆس کلێسا و ناوەندە زانستیەکان جێگیریان کردبوو کە زەوی چەقە و تەواوی ئەستێرە و هەسارەکان بە دەوریدا دەخولێنەوە. ئەو باوەڕا لە بەتلیمۆسەوە جێگیر کرابوو. کلێسا بنەما ئاینەکەی خۆیان لەسەر بینا کردبوو. کۆپەرنیکۆس شتێکی لا گەڵاڵە بوو کە ناکرێ خۆر سەرچاوی وزە و ڕووناکی بێت بەڵام بە دەوری زەویدا بخولێتەوە. لەبەرەو تایبەتمەندە سوودبەخشانەی خۆر هەیەتی دەبێت هەسارەکانی تر بە دەوریدا بسوڕێنەوە، لەو ناوەندەشدا زەوی بە دەوری خۆردا دەخولێتەوە. ئەو ئەنجامە زانستیەی کە کۆپەرنیکۆس پێیگەیشت پێچەوانەی باوەڕی کلێسا بوو، بۆیە زۆر بەتوندی دژی ئەو وەستان و با هەڵدان و سوکایەتی بە کلێسا و یاسا جێگرەکانیان دایە قەڵەم. لە سەرەتادا کۆپەرنیکۆس تیۆرەکەی ئاشکرا نەکرد چونکە مەترسی گەورەی کەنیسەی لەسەر بووە. ساڵی 1533 کۆپەرنیکۆس لە شاری ڕۆما و شارەکانی تری ئیتالیا چەندان چالاکی و کۆڕی زانستی ساز کرد و ویستی کتێبێک بە ناوی شۆڕشی هەسارەکان بڵاو بکاتەوە، بەڵام کلێسا پێشی پێگرت. لە کۆتایی تەمەنیدا و لە ساڵی 1543 کتێبەکە بڵاو کرایەوە و دواتر زۆر بە خێرایی گەیشتە وڵاتانی ئەوروپا. دوایەوەی کەنیسە مەترسیەکانی بینی جارێکی تر بڕیاری قەدەغەکردنی دەرکرد. تا ئەو کاتەی کەنیسا هەوڵی دەدا دژی ئەوەی کۆپەرنیکۆس بوەستێت، ئەو گەیشتە دۆزینەوەیەکی تر و ڕایگەیان زەوی نەک هەر چەق نییە و بە دەوری خۆردا دەخولێتەوە، بەڵکو لە هەر 24 کاتژمێرێکدا بە دەوری خۆشیدا دەخولێتەوە. لە سەرەتادا کلێسا لەبەر ئاین دژی وەستا، دواتر لە زانکۆکان و ناوەندە ئەکادیمیەکاندا ڕەت کرایەوە با پاساوی ئەوەی دژی بۆچوونەکانی ئەرستۆیە و مەقبول نییە. دواتر با تێپەڕبوونی کات و بەرەو پێچوونی زانست، نەک زانست بەتەنها لە پشت بۆچوونەکانی کۆپەرنیکۆس وەستا، بەڵکو زیاتر ڕۆیشت و کلێسا هیچ هەڵبژاردنێکی نەبوو. ناچار دەستی نەرم کرد لەگەڵ زانست و نەرمتر هەنگاوینا. هەوڵیدا بازنە پیرۆزەکانی لا بازنەی تاقیگە زانستیەکان بپارێزێت و خۆی بە دوور گرت. ئەوە سەرەتایەک بوو کە کلێسا پاشەکشەی کرد بەرامبەر زانست و لەوێوە پریشکەکانی گۆڕانی سیاسی و کۆمەڵایەتی و زانستی دەستیان پێکرد. ساڵی 1543 کۆپەرنیکۆس لەو ساڵی کتێبەکەی تیادا بڵاوکرایەوە کۆچی دوایی کرد.